ذربنا نبنا ذرنا ذرب حيران لبنا لبناني كويو أمن ذر لبناني كويو لسجي أقاني لسجي براتي بيسبيان حيران ليلو دماء حيران خذ زبان بكار ما زكاني ثورة شاق وتنا وشيد لوريت ولبناني شول وراني خويدك توسل سلل شدار ششتاب خويدك توسل كان مرادي زنجيرەچیای باواجی لە دەم کۆیە ئاغر دێت و لەسەر ڕووباری لە دێگەڵا سەر بۆ ئاودا ئەنەوێنێ چونکە ئاو سەرچاوەی ژیانە و ئاسایشی ئاویش لەسەر ئێمەیە دابینی بکەین بۆ نەوەکانی دادێ. جوتیارەکانی وراتی کۆیە هەمویان ئێستا سەرقاڵی جووتکردنن. جاران جووت بە هێستر و وڵاغ بووە بەڵام ئێستا بە مەکینەیە. گاسن لە ورجی زەوی دەچەقێنێ و ئەوجا پێی دەڵێن نانم ئەوێ نان. ئەویش ئاسایشی خۆراکمان بۆ دابینەکەن. ئەمن هاتیمە ناحەی دێگەڵە لە وراتی کۆیە دەچمە گوندی گۆمەتار لەوێ لەگەڵ جوتیارەکان ماندوو نەبوونیان لێ دەکەم و لەگەڵان دەچینەوە ناو مێژوو 2500 ساڵ بەر لە ئێستا لەم ووراتە شارستانێکی گەورەی گۆتیەکان هەبووە لەگەڵ لۆلۆیەکان. لەو سەردەمەوە کورد هەبووە هەتا ئێستاش ئێمە هەر ژێر دەستەین بەڵام سەردانانەوێنین. وەرن بابەیەکەوە ئەم گەشتە بکەین. گەشتێک بۆ گۆمەتاڵی وڵاتی کۆیە لە ناحەی دێگەڵە. هەرچەندە تۆزە ساردیشە بەڵام وەرن لەگەڵمە. فەرموو. چهچهی بولبول عزیزم ئاهوزاری پێوەیە هەلهەلای عەر لە عەشقا دەردیکاری پێوەیە نەرگس و شەهلا دەلەرزن عیشوەکاری پێوەیە. شاری شیرین و نازداری کۆی دێرین لە بناری چای هەیبە سوڵتان کە 1092 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و بە قەت چیای باواجی کە 1260 مەتر ئەمیش لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە ڕێک مێژۆگە ئەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ بەر لە ئێستا و هەموو قۆناغەکانی ژیاری و مێژووی تێپەڕاندوو و لە هەر قۆناغێ ژیانی تیابۆ و گۆتیەکانی نەتەوەی ئاری تیا ژیان و ئاوەدانیان کردوتەوە. پاشان پاشای ئاشووری ئەدادنێری دووەم 911 بۆ 891 پێشزاینی ناوی کۆپاری لێناوە واتە کۆیە کۆپار بووە ئەوجا داگیری کردووە. زەردەشتەکان ناویان ناوە کۆهسار و پاشتر بوو بە کۆیسان. لە سەردەمی ئێلخانیە داگیرکەرەکان لە ساڵی 1253 ناوی کۆی سنجەق هاتووە. لە ساڵی 1693 کۆیە ئەبێتە قەزایەک لە سنجەقی یان بڵێن ئایالەتی شارە زۆر واتە کوردستان کە پایتەختەکەی کەرکووکی کورد و کوردستان بووە. لە شەڕی مەرجدابق لە ساڵی 1516 دوو ساڵ دوای جەنگی چاڵدێران کە کوردستانی تێدا دابەشکرا عوسمان لێ داگیرکەرە تورکەکان مەمالیکەکانیان لەناو برد و ئێزدیەکان ڕوبەڕووی گەورەترین قەتڵ و عامی ئەو دەمی دەوڵەتی ئیسلامی عوسمانی بووە. ئەمەش بۆ هۆی لە یەکترازان و بڵاویان پێکرا. ئێزدی لەگەڵ شێخانی براو هاوخوێنی یەکدین و چەند سەدەیەک لە یەکدی جیابوونەوە و لە شنگال و شێخان و بەعادرێ و ئەو من ناوچانە بەرە وڵاتی کۆیە ئاوارە و دەربەدەر و کران و کۆیەیان ئاوەدان کردەوە. ئەمانە لە ئێزدی خانن واتە گەلی داسنی چایەکە لە مووسڵیش کوردستانە بە پێی هەموو پێوەرە مێژوویەکان و جوگرافیەکان.
ئیدی لە کۆیەوە بەرە و بەڕانەتی و سێبیران و کەندی ناوە هەولێر و کەرکووک و کەلار و کفری و هەتا قادرکەرم لە کەرکووک کۆچیان کردووە. شێخانی بنداسنی یەکێکن لە هۆزە کۆنەکانی پێکاتینەتەوەی کورد. ئەوترێ کە دانسای لە نووسینی مێخەکی ئاشووری ناویان هاتوو ئاماژەیان بە نیشتیمانی داسنی داوە کە مووسڵی کوردستانە. ئەمارەتی داسنی باکوور پایتەختەکەی داهۆک بووە و لە ساڵی 1535 میر حوسێن بەجی داسنی کرا بە میری سۆران و هەولێر. کۆیە 195 گوندە و یەکێک لە ناحیەکانی شاری کۆی شیرین و جوانی کورد ناحەی دێگەڵەیە کە 53 گوند لە سنوورەکەی داویەکێک لە گوندەکانی دێگەڵە گوندی گۆمەتاڵە کە موڵکی حەمەدی ستی ئێزدیە. سەید ڕێناس مێژونووس و شوێنەوارناس و دکتۆری جادەرمانی خەڵکی ئەم گوندە نازدارەیە. لە گەڵم کەوتە کنە و پشکنین و بەیەکەوە هەردووکمان چوینە ناو مێژوو سڵاومان لە حرفەکانی مێژوو لە گەلی کوردونەتەوەی کرد و ئەوجا بە سەید ڕێناسم وت. ئەمن تۆ بەیەکەوە قۆڵ یەکدی دەگرین و دەچین ناو مێژووەوە. باش کاکە دەرێن کاتی خۆی ئەو مەملەکەتێکی ئێمە تیادانیشتون هەتا کانی دەربەند و هەتا دەگاتە ئەوەی شیرین سماق شیرین و ئەوانە مەملەکەتێکی زۆر گەورەی شارستان بووە. ئەو شارەی تەماشا بکەین لێرکان ڕەدەست پێ دەکاتە دەگاتە کانی دەربەن دێهتا دەگاتە سماق شیرنێ هەمووی ئەوە کەوتۆتە بن قڕولیتەی ئەو شاخەی کە هەزاران ساڵە باران دەبارێ و قڕولیتە ئەو شارەی داپۆشیوە. ئێستا شوێنوارێک دەرکەوتووە لە کانی دەربەندێک کە زۆر شوێنوارێکی شاهانە و جوانە. بەڵام بۆ دەڵێم مەسەلەی ئەو ئەفسانەیە ئەفسانە نییە ئەگەر بین ئەمە لە مێژوو باسی لە ئەفسانەکە دەریەکەین بەڵێ هۆمیرۆز بخۆت دەزانی یەکێکە لە نووسەرە گەورەکانی گریک وانە گریکان ئەوە ئەلیادە ئۆدیسای نووسەوە. باشە سپەی بەندێکی بەم وڵاتەوە هەیە. ئەمن دەڵێم چۆن ئەوێ کە ئەفسانە نییە مەسەن ئێستامە شاری تەڕوادەمان هەیە تەڕواد ترۆی پێشی درێن تەڕوادە ئێستا کەوتۆتە ژێر بەحری متەوەسط. بەڵام ئەو شارە کاتی خۆی بڵێن مەملەکەتێکی گەورە بووە. خەڵکی سپارتایی کە مەملەکەتەکە لە یۆنان سپارتا ئیساکە ئاسینا ئەوانە هەر هەمووی مەملەکەت بووینە بەڵام یەکگرتوو بوونە هێرشیان کردو سەر ئەو تەڕوادەیە. بەڵام ئەلیا هۆمیرۆسی نووسری یۆنانی دەڵێ باسی ئەو شارەی دەکا کە چۆن پاڵەوان ئاخێل ئاشێلیان ئۆدیسیۆسی پاشا ئیساکە کە چوینە ئەو شارە ئەو شوێنیان گرتی و ملەکەتان گرتووە چونکە ژنی پاشایەکیان ئیوانیان بردبوو. ئەوە دەیانگوت ئەفسانە بەڵام لەو ساڵانە کە ئەو شارە دۆزرا زانیان حەقیقەتە کەواتە ئێروکانش کە پێڵێن شاری واقواقێ ڕەنگە ئەگەر بەڵێ بەشێکە لە مەسن ئەو ئەفسانەی کە باسی دەکرێت دەبێتە حقیقت ئەگەر شوێنەوار بێت دەڵی کورد 300 ساڵ حکمی گریکی کردو یێرانی کردو ڕاستە؟ بەڵێ ئەگەر پاش ئەوەی ڕوخانی ئیمپراتۆرێتی میدی کە کۆتا پادشایان ئاستیاگ ئازیدەباگ ئاشدەهاک زاهاک هەریەک کەسا کە کچەزایەکەی خۆی کوشتی بە ناوی کۆڕش کوڕی کەمبۆنجیە مردی مندانە کچی زوحاکە ئەو کۆڕشە لە قەسری پاشایەتی میدیا گەورە بوو پاشان باپیری خۆی کوشت ئەو کۆڕشە گەورەتر بوو لەوەی پەیوەندەکان هەمووی بینینەوە سەر گوندی گۆمەتاڵ لە پێم وابێت لە کانی دەربەند لەوێ گردۆڵکەیەک دەرکەوت کەرپوچ و مەربوچی تیا بوو دەڵێن قڵایکی گەورەیە بۆ خۆی هەموو ئەو منتیقەیە هەموو گردگردی هەیە و شوێنار و گۆڕستانی قەدیمی یۆنانی و ڕۆمانی هەیە بە حکمی ئەوەی ئەمن بۆ خۆم بینیمە پارەی ڕۆمانی و یۆنانی خەڵک دیتیانە مەسەڵەن تەماشام کردیا لەو مەملەکەتە لەو سنووری ئەو گۆمەتاڵە بڵێ شارێکی گەورە بۆ شارستانی گەورە بووە لەو شوێنش کە باست کرد ئەو کانی دەربەندە لە کانی دەربەندێ شوێنێک دۆزرایەوە پارەکە لە قەت پاڵی گردێکیە لە قەت پاڵی ئەو گردەی بڵێن ئەوەیە کە وەک خەزانەی ئاوەیە کەرپوچی زۆر هەندەسی سی بە سی تەنک و جوانە ڕێک بە هەندەسی کراوە بۆ ئەوەی باسی ئەوت بۆ کردم وتت ئەو قەڵای لەوێ دروستکراوە 7 مەتر چوونەتە خوارێ نەگەیشتون هەتا 8 مەتریش خوڵیان کردو بەڵام ئەگەر 100 مەتریشی خوڵکە هێشتا ناگاتە سەر ڕووبارەکەی ئیلا هەتا سەر ڕووبارەکەی ڕۆیشتووە لەم ناوچێ گۆزە و دەخمە ئەمان دۆزراوەتەوە وانە بەڵێ گۆڕێک و پۆتیش دۆزراوەتەوە باشە زۆر چاکە بینە سەر وڵاتی کۆیە
لێرە هۆزی گەورەی شێخان هەبووە بەڵێ. ئەم شێخانە چێن بۆ خۆی شێخان کورد زۆر ئەوەی هەیە بۆ نمونە ئەمە جوومان هەیە کوردن یەزیدیمان هەنە کوردن دینن ئەوانە دینن بەڵامەوەی کوردی بەڵام کورد مسلمانیشی هەیە یەزیدیشی هەیە جووشی هەیە سابیئەی هەیە کاکایی هەیە زۆر ئەوەی هەیە ئەوان هەموو دیانەتن بەڵام لە کوردان هەنە لە کۆتاییش یەک نەتەوەی نەتەوەی کورد بڵێ لە کۆتاییدا ئەمە یەک نەتەوەی لە گۆمەتاڵێ شێخانی لێن لە ئەسڵدا بەڕاستی ئەو گوندە ئی شێخانەکانە لە ئەسڵدا کێ بووە ئی حەمەدی ستی بووە ئێرە بەڵام کاتێک بڵێن کە سەیدەکان هاتوون لە باقلانەوە هاتوونە میرسەید لە میرسەید تووشی شەڕێک بوون لەگەڵ بڵباسەکان میرسەید چی بووە میرسەید حقیقەتەن پیاوێکی زۆر گەورە و دەسەڵاتدار و سنووری دەسەڵاتەکە تا ڕانیە دەڕۆی لە هەتا کۆیە و دەشتی کۆی ئەوانە ڕۆیشتووە بەڵام کە تووشی دوژمنداری بووە ئەو دوژمنداری وای لێ کردووە لەوێ نەمێنن لە میرسەید و دەسەڵاتەکەشیان دەست بچێ هاتوونە گوندی کانی شاخ لە کانی شاخ بنە ماڵەیەک هاتنە گوندی سماقولی گەڵی دوای هاتنە گوندی سێنان دوای هاتنە گوندی کرۆژ لە گوندی کرۆژ مەلایەکیان هەبنای مەلا حسامەدین بوو ئەو مەلا حسامەدینە خەڵکی باوەقۆ هینان کردیانە مەلای خۆیان لە مەلا حسامەدینەوە ئەنجا موسا و ئەوانە لەدایک دەبن کە باپیرە گەورەی ئێمەنا ئێستا بەڵێ موسا ئەم موسا ئیسا ئەوەی بەرزنجەنیە نەخێر هەر بەناوان کراون بەڵێ بەناوان کراونەتەوە کەواتە لێرە بایز ئاغا هەبووە بایز ئاغا بزانێت لەسەری بایز ئاغا کوڕی حەمەدی ستیە هەر شێخانە بەڵام لێرە نەماوە ئەو چۆتە ئەو گوندی بایزاغی ئاوادان کردوەوە کە ئێستا پێڵێن باشە دواپرسیارم ئەوەیە گۆمەتاڵ گوندی گۆمەتاڵ لە وراتی کۆیە سەر بەناحی دێگەڵا بۆچی وەی پێ دەڵێن ئەم ناوە لە چێوە سەرچاوی کردووە ناوی گوندی گۆمەتاڵ گۆمێکی لێە ئەو شوێنە گۆگرد و نەوتیتیە بۆی ئەو ئاوا ئەو هاتاڵ دەبێ و کانزایی دەواتە وڵاتە دەوڵەمەند وڵاتە زۆر دەوڵەمەندە ئەگەر بێ بچینە ئەو تیشە شاخانەی ئەو شاخە تەموکانەی خوار گوندی بیری لێ دێستە دەگاتە نەوتێ سید ڕێنازیش ئەم کتێبانەی هەیە من بزانممە چوار کتێبی لەبەردەستمایە گرنگترینیان کە لای من گرنگە چەند توێژینەوەیەکە لە مێژووی شوێنەوارە دێرینەکانی کوردستان دەست خۆش بێ و قەڵەمەکەت هەر بە بەڕش بێ و لەگەڵ مامەسا هێرشی گۆمەشین چاوەکانتان ماچەکەم دڵە حەسرات غەمزەکەی دوو نێرگسی پڕخەوتەوە وەک غەمیەی زولف عەزیزم چوو بەڕوودا کەوتەوە ئایەوە زەمانێک بوو بە تێڕۆکەی ئاویان لە گۆمی تاری گوندەینا لە بۆ خانی خشبڕین و قڕکاری پڕ لە کاو سەرگرتنی خالی بە نەیجە و کاریتە ژن و پیاو لە قڕکاری بوون ئەوجام زبارەی بووها ئاوی خواردنەوەی شیرینیش بە بەرمیلی سەرکەران دەینا دایان کردە کوندە لەسەر پرچکە و زەنگورە دایان دەنا سبیانێم ئاوی شەوی سارد دەبوو ئەوجا دایان خواردەوە دایان بردە سەر درونە بەکرەی بە هاوارێ بوو داس سوارەی دەکرد و زارانیش گۆرانیان دەوتێ ژنانیش مەرۆکیان هەر دەگرتەوە گەنم دەبووە گەلاوێژێ و جۆش دەبۆی گیشە شەش حەود وراخیان تێک دەخست یەک وراخیش لە نێوەڕاستیاندا بوو ئەوجا بەسەر قرشان گێرە دەکرا پێشان ئەوی دەرێم لە مێژە مێژ گێرە بە چانێک کرایە دوایی بەهێستران ئەوجا بە جەنجەڕ دوو پاڵتە هەیە بۆم جەرجەڕە هەر یەک لەوانە 32 تیخ واتە چ خۆی هەبوو ئەوانە بە گوریسی قایم دەکرا مژانەیەکی پێوە بوو بە جەنجەڕەکەەوە ئەوجا بۆ خۆی خرم بۆ خۆی ئەوەی دەکرد ئەوجا شەنە دەکرا شەنە 5 لەکان بە بای شەمارێ بایدی هەبوو ئەوە بای ڕەشەبا و قیبلەبا و شەوبا و ئەمما بای شەمارێ لەوان نازدارتر بوو ئەوە دەنها ئەوەی پێدەکرا شەنی پێدەکرا ژنان بە بێریش ڕادەگەیشتن مێگڵ دەخزێراوە هۆر یان بێریان سەربێری مەڕی دەگرت و ژن بێری دەکرد ئەوی دەمێ کە جوود بە هێستران دەکرا خزمینە تۆودان بە بەرامپێل بوو داخۆ بەرامپێل چییە عالەمینە لەم کۆیەیە بابچینەکەن یایا نازدار و پاش سراو لە حازری پێی برێم
ئەتوو سێ چێری گەورە دە و ئەلمانی پێدەرێن بەری ڕۆژی چەند شیری دەدا ئەوە والله پێرمان کردوە ڕۆژەیە 20 کیلۆ شیری هەبوو ماشەڵڵا بە هەر سێ چێرەکە ناڵە یەک قلیان فرۆشتمان نارم لە خۆم نەخۆش بووم پێم کەس نەبوو بەخێر بەداخەوە دەتکردە چی دەم کردە لۆر دەم کردە پەنیر دەم کردە ماست باشە دەم کردە مەیرە مەیرەشت دەکرد پەنیرێکە بەسەلک نییە ئەو وەنیە ئەو لەگە شیری ئەدی لەو وڵاتانەی لای خۆشناوەتیوانە کوونە پەندیر هەبووە پەنیران دەکرد ئەوە بۆ خەولۆ دستانی هەردەگرن ئەتوو نیتانە لێرە هیچ ئەمە لە نام جەمی دەماندە ناو تەواو تەواوە باشە جاران دەچون بە تێڕۆکەی ئاوتان دەینا لە بۆ خانی لەو حەوزەی تێمانە کرد و قوربان پێگرتەوە ئەتوشخان و دەکرد ئەمن هەرمارە بام لێرەی ئێرەمە خانوتان دەکرد و ئەوەتان دەکرد هەموو بەکەر و تێڕێکرا ئەوە هەمووی بەخوار ڕاست دەکەیت ئەدی ئاوی شیرین ئاوی شیرینمان لێ لەکن زۆر خنەکان دیتیان ئەلێمان دەینە لێوێ دەتان هینا باشە ئاوی شەوی چییە؟ ئاوی شەوی هێواران کوندەی پڕکەی لۆس بەنێ ساردبی ئەو ئاوی شەویە باشە دەچونە سەر درونەی شەپان درونی دەکردوەنیە پێویستان بە ئاو هەبوو ئەوە هاوینە شتان دەبرد لە بۆیان سەپان دەڕۆشتن ئەمەش پاشیوان ئاومان دەبرد و ماستمان دەبرد و سعات چەند هەڵدەسان لە بۆ نانکردن و ئەوەی سعات سێ چار چار نانمانەکرە تاشتمان ئازرە کردو بانجی دەدا و نوێژشتان دەکرد ئەو دەچونە سەر نانە گەرمان دەکرد لۆ سەپانان دەمان برد دەچون ئەوێ ئەتر ئاوتا ئەوی سارتان دەدانە ساردماندانە دەچون لێ لۆر و پەنیرمان دەبرد ماستمان دەبرد چامان لۆ لێ دەنان یا نازدار سەی نازدار لە پرچکە و زەنگورە هەیە لێرە ئەوە لە بۆ سارکردنی ئەوە لە بن کوندەی دامان دەنا کوندە ئاو شەوێ ئاوی پێسار دەبوو لەکنە مامە دەرێن پرچکە زەنگورە وەی پێدەڵێن باشە ئەوەی کە دەستیان دەکرد بە درونە گۆرانیان دەگوت هینەکان پێشان داگۆ یەلحان خۆن پێشان دەڵێم هی پێشان دەڵێم ئەوە داسەکەی بەدەستێەوەی سوارەی دەکرد سواری پێدەنوانە یەک دەیگۆ هەندەشیشدا ئەنجێڕا هەزار ڕەحمەتی لێوی بام زۆری با دەیگوت ئەی هەوە بەداخەوە باشە ئێوە ژن چی دەکرد شەغلتان دەنایەوە ناو لە شەڕەمان نەدەناوە بەس خڕمان دەکردەوە خڕمان دەکردەوە باشە گەنم بۆ گەلاوێژە ئەدی جۆ زۆر جیشەیە وانە باشە بە وراخان شەش حەو وراختان بێکەوە دەبستەوە ئەو جای گیرەتان دەکرد جێرە ئەوەش هەبوو شەغڕەش هەبوو پێیان دەیناوە بە شەغڕەی شەغرە هەبوو ئەمالعانیەکمان ماوە لە هۆمایە باشە سەی نازار حیوانێکیان بڵێن کەرەگیان یەسرەك لە ناوەڕاستدایان دەدا یەسرەکانی دی بە دەوری دەخولانەوە ئازەنجەڕەکان تێدەخست و دوو هێستریاندا دەبەستە بۆ ئەخەت پێڕانە دەکشە ڕاست دەکەیت دوایە جەنجەڕ هات جەنجەڕ هات پێیان دەکوتە دو دنیا پێشکەوتوو بوو مەرچینە هات و ئازانم بەڵام جەنجەڕەکەی تر ئەوە بەسەر قشەکەیدا هاتن و دەڕۆشتن ئەدی کەی ئەوەتان دەکرد شەنەتان دەکرد شەنەدانی ناسەر جۆخینێوەشی دەکوترا ئەو جان شەنەبان دەکردن کاکە دەسۆ لاش و گەنمەکە باەک شەنەبایان دەکرد بە شەماری وانە بە ئەوەی شەنەی چەند لک هەبوو 6 ژن ئەوەی دەکرد بەس پیاو دەیکرد ئێوەش ئەوە بە ئەوەی چی پێ دەڵێن بێژنەکە ئەمە سەرەت گەنما سەرەت دەکرد کوزرەکەمان لێگرت و لێگرت و ئەوانە هەر لەوێ لەسەر ئەوەی لەسەر جۆخین ئەوەتان دەدا بڵێن دەتاندایە فەقیر و هەژار ئەرێوڵە چەند فەقیر دەهات چەند زەکاتیان دەدا فەقیران هەر لەوێ دەورمان دەکردەوە و زەکاتەکان دەدا فەقیران باشە ئێوە گەنم دەکەن زۆ دەکەن ئەی نۆک و نیسک وڵای ئێستا ناکەن کۆن ئەرێوڵە نیسکمان دەکرد نۆکمان دەکرد ئەدی چێ دەستکەنەی دەکرد نۆک و نیسکەی ژنان دەماندوریەوە زبارەیە ئەوەی بە زبار هەر ڕۆژێ لێ یەکەشی دەچوین دەخەل ئەسمان هەڵاوشتانە چۆ دەکوترا لەسەر جۆخینێ لەسەر جۆخین دەکوترا وانە کوتابە ئەوش زەکاتان لێ دەدا ئەدی نۆچیش زەکاتی لێەکەی نیستیش ئێوە جاران مەرداریتانە کرد ئەو واتە مەرداریی زۆری لە دەکڵای ئەمن مارێ بام هەر چێرمان هەبوو مارە خەزورم مەریان شێری هەموو ماری بابێت وڵا 6 هەفتەیان ماشەڵڵا ئەدی مارە خەزورت خەزوریشم هەیبوو خەزورم مەڕیشە و بزنیشە بوو چەند ڕانی هەبوو مارە خەزورت والله 100 سەری هەبوو 100 سەر مەڕ و 100 ماشەڵڵا
ڕۆژی چەند جار بێریان دەکرد بێر وەڵا نیوڕانان داهاتەوە عسرانیش داهاتەوە دەمان دۆشتەوە یەکێک مەڕەکەی لە بۆ ژنەکە دەگری ئەوە پێڵە سەر بێر بەرێ ئەی بە ژن دەڵێن چی بێری بێری لە وڵاتی کۆیە ناوچەک هەنا پێی دەڵێن ناوچەی شێخانی ئەمانە بنداسنینە بن ئێزیدیانن موسڵمان بووینە ئەوان لە دین بوون بەرام لە خین نەبوون لە ناوچەی قادرکەریمی گەرمیانی شێخان هەنا لە مووسێ لە هەموو وڵاتێکی کوردان هەنا ئەمما لە وڵاتی کۆیان و لە گوندی گۆمەتارێ سەیدیش هەنا دەرێن ئەمە لە شێخ ئیسێ و موسەی بەرزنجەیینە ئەوانیژنەوەی بابە عەلی کوڕی یوسف کوڕی نوربەخشی هەمەدانینە کە یان برا یان برازای بابە تاهێری عوریان بابە تاهێری هەمەدانیە کە ڕابەرێکی ڕوحی یارسانەکان بووە شێخانی لە باوەقوب و پیرەر و گۆمەشین و بانیماران و سماقە هۆردووک لەگەڵ گوندی بایزاغا و داربەسەر و ئێلنجاخی گەورە و نێرنگیری هەدا لە گۆمەتارێ شێخانی باپیرە گەوریان نێوی بێشیر بوو کوڕێکی بووە برایم دوایەوی کوڕێکی بووە ئەحمەد دوایوی بێشیر ئەو جابەشیر لە گۆمەتارن ئەم گوندە کەرتی کشت و کاڵی ژمارە 12 و هەمووی تاپۆی ڕەشن زیاتر لە 7000 پاوەن و لە وەڕگایان هەیە ئەوان بە دۆنم پێوانە ناکەن بە عەربە یان حربە لە وڵاتی کۆیە یەک عەربە تۆ و دەوەشێنن لە 8 دۆنم زەوی ئەوەی کە شیاوی چاندن بێ لێرە واتە لە کۆیە لە وڵاتی کۆیە لە ئەم مەملەکەتە یەک عەربە 16 تەنەکە گەنمە واتە لە هەولێریش عەربەیەک 16 تەنەکەیە و 32 ڕبەیە ئەمما لە شاری کۆیە عەربەیە گەنم 32 تەنەکەیە و واتە 32 تەنەکە گەنمە و 64 ڕبە گەنمە بەم شێوەیە پێوانیان جودایە هەندێک جێگا بە عەربە دەڵێن تەغار گۆمەتاڵ لە ساڵی 1963 بەر پەلاماری دڕندانەی حرس قەومێ بەعسیەت تاوان بارە بێناموسەکان کەوتون و سووتان دویانە و تاڵانیان کردوون لە دوای ئەوە لە 25 دوانزە 1965 جارێکی دی بەر شاڵای سوپای عەبدسەلام عارفی تاوانبار کەوتون بەر لە ئەنفالە بەدناوەکانی عارەب گۆمەتاڵ 8 ماڵ بووە 46 مێگە لە مەڕ و سەدان شتیریان هەبووە مامەجید ئەنجومەنی گوندەکەیە لە خزمەتی ئەو دانیشتوین ئەمن پرسیاری دەکەم و ئینگۆش گوێ ڕادێرن با پێی برم خارە مەجید بەێ ئەتوو سەید یا شێخانی ئەم شێخان یعنی ئەتوو هۆزی گەورەی شێخانیت وەنیا بەێ باشە دەرێن لەگەڵ میر تەحسین بەگ میری ئێزدیان دانیشتویت بەێ ئەوە کوو بوو وڵی برادری خزمەکی مەبوو ئەوی شاتە سەردانی خزمەکەیمە بەێ ناویمام علی لە کوێن دەر لە هەولێر یا لە هەولێر ئاوی لە دوی نردین گوتی پێ خۆشە خزمەکان خزمەکە هەموو لەوێ بن و ئەودا لەوێن دەرێم دیت و باس چی کرد چی دەگۆت چی نەگۆ قورآن بەحسی زۆر شتێکی بەرام بەبیرم نمایە بە ئێوەی گوت دەیگۆ ئێمە لە دین بووین بەێ دەگۆگە لە دین بین لە خین نابین یعنی ئێوە هەرنەتەوە یەکەن بەێ دینی تۆ ئیسلامە دینی ئەو ئێزدیە بەێ هەردووشتان لە ئەساسی ئەساسا کوردن و تەواو بەێ ئێمە نەتەوەی کوردین باشە دەچوتە پرسەشیان جارێک چویمە بەێ چویتە بەڵام بیتر میر تەحسین بینی و تەوقەمەکە کردێ دیت بەێ بەێ کەواتە ئێوە بن ئێزدیانن وانە بەێ بن ئێزدیانن داسنین بەێ داسنین باشە لە وڵاتی کۆیە چەند گوندە شێخانی هەیە وراتی کۆی گۆمەتار لێتی پیلەر لێتی باقوبی شەندەکەون بەێ بانیماران هەوە بای زاغە هەوە دار بەسەرە و ئێلنجاق و سماقەیە دار بەسەرە ئیلنجاغە بانەموردە نێرە جینە ئەوانە هەمووی گۆمەشینی لۆبدام ئەندەچی لەوانی لێبی نازام چەندن ئەوەتی مێژوو هەیە و ئێزدی هەیە هەر دەچەوسێنرێنەوە پێم وابێ میری ئێزدیان میر تەحسین بەگ بە ئێوە گوت 83 جار ئێمە ئەنفال کراوی بەێ زۆری گۆتی بەو جارەوە نازانم لە بیرم مایە گوتی بەو جارەوە ئەنفالی کردین زۆر شتی وامان بەسەر هاتیە و ئەنفال کراین لێمان کوژرای ڕاز دەفەرموویت علی بەک
ئەوەی کە ئێستا گەلی علیبەیجی بەناوەیە بەری لە ساڵی 1913 عوسمان لێ داگیرەکان لەوێ لەوێ میری ئێوە بوو بەری میری ئێوە بوو باشە ئەوەندەی لە بڵێن چەند بەرەباب دەبن لە گوندی ئێوە لە ئەمە ئێستا کە برێن کرمانزەکان تقریبا ئێوە باپیرە گەورتان نێوی چییە؟ باپیرە گەورەمان ئەوەی لێرە ناوی بێشیر بووە بێشیر بووە با بێشوش چەند ئەوەی هەبوو کوڕی هەبووە یەک کوڕی هەبووە ئەوە بڵام دوو کوڕە بووە یەک کوڕە بووە برایم بووە ئەیبراهیم و ئەحمەد لە دووی بووی تا ئەحمەد لە دووی بوویتەوە بێشیت بێشیر و بەشیر و بێشیت دوو بوون دوو برابوون ئەمە لە کوێ بوون هەر لێرە بوون لە گوندی بوون لەو گوندەی بوون نالێرە بوون یعنی چەند پشت لێرە بڕایتەوە قورعان نازان ئەتوو نازانی ناوەڵای ئەوەم لێک دەدەڵای چەند پشت دەبی ئەتوو مەجید وانە مەێ مەجید وس و حەوڵا وس و خدر بێشیر بێشیر کەواتە تقریبا نۆ پشتە ئێوەش هەر نابرێن ئەوەکان کە لە پێشەوینە بەشیر و بێشیرشکا بوون لە پێشەوی ڕاستە فەرمی بڵێ باشە ئەوجا بێنە سەر گوندەکە گوندی گۆمەتاڵ ئەتوو ئەنجومەنی گوندیت گۆمەتاڵ کەرتی کشت و کاڵی ژمارە چەندە کەرت و دوازدەیە دوازدەیە هەرچی زەوی ئەوە هەیە زەوی کشت و کار هەیە هەمووی تاپۆیە بەری خەڵک هەیە لە گوندەکە 400 دۆنمی هەبێ یا ئەوەی هەبوو بەران ئێستا کە برێن لێک کرایتەوە برێن بابیان مردیان کوڕیان بەشیان کردیە بەێ کەم بوویتەوەدا باشە هەموو زەویەکان تاپۆن ئەدی چەند لە وەرگا و پاوەندتان هەیە یعنی مەر لە وەڕان وەڵی ئەوی مچینە 7,000 دۆرم هەیە 10,000 دۆنمتان هەیە 10,000 دۆنمتان هەیە باشە کەواتە چەند دۆنم عربەکە هەش دۆنم عربەکە لە بەری ئەو بەر چ پێ دەڵێن لە لای دووەکۆناوە بە عربە تەغاری پێ دەڵێن نانە ئەمە نا ئەو بەر تەغاری پێ دەڵێن عربە ئەمە دەرێن عربەوان دەرێن تەغار باشە یەک عربە چەند تەنەکەیە یەک 16 32 ڕبەیە یەک عربە چەند ڕبەیە 32 ڕبەیە 32 ڕبێ ئەمە لە وراتی کۆیە ئەدی لە ئەوەی کۆیە لە کۆی 64 ڕبە حربەکە بۆ وایە ئەوان عربەی وان دوو عربەی مێ دەکە یعنی لە بچووکی بچووک دەبێتەوە یا عربەیەوان گەورەترە باشە ئەوی کۆیە عربی 32 تەنەکەی وانە 64 ڕبەیە ئێوە 32 ڕبن باشە ڕبە جاران لە چی دروست دەکرا لە داری بوو بەرا ئێستا کرایتە ئاسن ئێستا کرایتە ئاسن ئەدی ئەو دەمە عربە چ بوو عربە بە عربە دەیان پێوە هەر بەرمیل بوو چی بوو واللهی ئەوەی نازانمەوە دەمە برێن تەنەکە بوو بە تەنەکەی پیورایە بە ڕبەش پیورایە چێلۆ نەبوو هەینی بە چێلۆ نەبووە لێرە خەڵکە بوو لە عربە بزانێ و لە ئەوە بزانێەوە هەنوانە واللهی مشینە باشە ئەتوو دەچیت عربەکە دەینا دەتکرد بە ئەوە بە زەویەکەەوە بۆی بچێنرێ چەند دووەرمی پێویست بوو چەند دۆنی پێویست بوو عربەکە تقریبان لەوانەیە 8 دۆنمی پێویست بووە وانە باشە ئەو جابێنە سەر گوندەکە لە 5 ئێریان ڕووخات ڕەشماڵتان هەبوو ئەمبەرێ 5 لێرە ڕەشماڵتانە بوو چونە کێ ئەمە چوینە ئەو زورگەی لای ڕەشماڵتان هەڵدا ئەدی گەڕانەوە گوند دوایە گەڕاینەوە لەو هەرەتەی خاجمان کردو 12 مار بووین ئەوە لەگەت سێ ماریت کە بوون ئەمە هەندێککە لە خوارێ بوون هەتا هەشتا ئەنفالی دەشتی کۆی و مەدیقەی لای گەرمیان ولا دەستی پێکرد کەس هانای بۆتان هێنا لە دەشتی کۆیە و گەرمیانەوانە کەس هانای هێنا بۆ مەملەکەتە ئەمە هەتا ئەمە مابوون برین قوت نادوت قوتی یعنی خەڵک بێت داوای یارمەتیتان لێ بکە بۆلاتان بێت لە بەس برین بە خۆمان بارمان کردوشی ئەو لا ئەنفال کرا ئەمە باش ئێرە بارکران بارکران بۆکوێ والله هەندێک چۆ کەزا هەندێک چۆ جەماعی بنەسراوە هەندێک چۆ هەولێرێ هەندێک لە دێگەرەی بۆ ئەوها پەرد بوو پەرد بوون ئەرێ پەرد بوون باشە ئەو دەمە گوندی گۆمەتار چەند ماردە بوو وڵام چی 8 مار دەبوو 8 مار چەند مێگەلی تیا بوو ئەو دەڵی مێگەلی تێدا هەبوو ماشەڵڵا چل مێگەل والله زۆر بووە ئیسە چەند ماڵ ئێستا بچینە 28 مار 30 مار ئەوانەوان ئێوەن دەبوو باشە چەند مێگەلی تیا ئێرە
هەشتیادا وڵایم چینە هەژنۆ دەیش تێدا هەیە ئەوەی تایە هەژ مێگەل باشە ئەو گوندەی گۆمەتار چەند گوندێکی گچکەی دی هەیە وڵا پێنجی هەیە پێنجی هەیە گۆمەتارە گچکەی یەک پێرێن گۆمە تارەگچکۆ لێرێ بانی تربان لە خوارەیە کەندی کرۆستی خوزوە ئەویشێ یەکشکە لێرانێ ڕشکە هەیە لە منیشی بدا ئاڵۆز بەدەناوە دەوەرەدەین سەیدەکانی گوندی گۆمەتار لە چارنەوەنە سەی خدرێ سەی سمایلێ سەی عەسەن و سەی مەحموودان دەرێن دوو برا هەبوون بە نێوی سەید عیسا و سەید موسا ئەو سەید عیسا و سەید موسا کۆنەکەی برنجە ناها تێبگەن سەید عیسا 5 کوڕی هەبووە لەوانە نەوەی نۆهەم لە گوندی گۆمەتار هەنا ئەمانە لە هەمەدانەوە هاتوون بۆ بەرزنجە و لەوێشەوە ئەڵێن لە سەید قڕانەکاندا پەرت و برابووینەتەوە بەسەر تۆپی کوردستانە لە گوندی واتە لە گوندی ئێرە لە گۆمەتار حجرەی فەقیان هەبووە 15 ئۆکتۆبر 20 فەقی هەبووە مەلا ئەحمەد دەرسی دەدانی یەکەم جارێت دەبوونە سوختە دوایە سەردەکەوتن دەبوونە مستعید بە عیلم و نەحو قورئان ئەوجا دەرسیان دەخوێند ئەوجا فەقێم ئیدی دەبوونە فەقەیەکی تەواو دەچوونە کن مەلای گەورە لە شاری کۆی کوردەواری ئەوجا لێش دەیان خوێن ها ئیجازەیان وەردەکرد و دەبوونە مەلای 12 عیلم لێرە لە گۆمەتار ئیجازەی مەلایەتیان نەدەدا فەقێ هێوارانی ڕاتبەیان دەکرد دەچوونە سەیرانێ لە بۆ لوتکی پانکی شێخڕەش و پانکێدارێ و لوتکی پانکی کۆریتان و پانکە گچکەل و لوتی کوێڕەدێ ئەوجا بوارانیش خەرک دەچووە گەلی سلێمان و گەلی گۆرانان و گەلی ئەحمەد ساری جارێک سونەتکار دەچووە گوندێ سنەتی کوڕانیان دەکرد باڕاشیان دەبردا دۆری ئاشان لەسەر ڕووباری دێگەرە لە ساڵ 1953 حەمەد مەڕوان لە کۆیە پەستی داری هەبوو خەرچی دەگواستەوە لە قوڕی حاسی دەبوو بە حارێک بەردەبوو ئەمان حال بابە عەلی قەساب هەر خەرچی ئەو گوندە بوو لە شارێ ڕادووی لەشی گەوری کڕی بوو هەموو گوندە چوونەکردی سەریان سوورمان بودیان گۆ خۆی ئەوە سبێ ئەم بیرەوەریانە لای مام عەزیزی حەوڵا بوزێیە با بچینە کنەوی و لێی بپرسی مام عەزیزیان بەرێ ئەتو سەیدیت بەێ لە کێهان ئەوەی بەرەبابی باڵێ لە بەرەبا سێت خدریمە سەد خدرێکتا سێت خدر کوڕە سێت ئەوڵای بەسێت ئەوڵا کوڕە سێت عەسەنی بووە نەوەی شێعیسای بوو نە شێعیسا ئەوە ماقەتەکەی لە ئەوەتەوا لێرە یعنی ئاقاری خۆمانە باشە لێرە کەواتە چەند هینەیە مام عەزیز چەند بەرەباب هەیە سەی خدر هەیە وانە سەی اسماعیل هەیە سەی حەسەن سەی محمود هەیە باشە شێخ ئیسا چەند کوڕی هەبووە دەڵێن پێنجیە بووە یەکیان زوڕێتی نەبووە تارشان زوڕێتیان هەبووە ئێوە لەوان وانە ئەمەل زۆر باشە لە منداڵی ئەتوڕا هەتا دەگەیت شێخ ئیسا چەند ئەوەنە پشتە هەشت پشتە هەشت پشتە پاشتا لەو گۆمەتاری لە قەدیم لە کوێ ڕاهاتوون لە قەدیم ئەمە بابی من بەحسی کردیە لە سلێمانی ڕاهاتینە لە ئێران هاتین لە سلێمانی لە سلێمانی هاتینە وردە بەو گوندانە دەهاتینە خوارێ تونیە سێنانێ لە سێنانێ هاتینی ئێرە لێرە دەیگر بوونە و هەندێکی شێخانیشی لێ بوون لەگە شێخانیەکان وەکی خوشک و برا بوونە و پێکەوە زۆر باشە کەواتە چەند گوند هەیە لەو مەملەکەتەی وراتی کۆیە کە سەید بن سەید بن گۆمەشینی لێیە سماخشین و سماخشین و گۆمەتاری لێیە بە کاچی خۆم برێن بانە خەرات لێیتی حەلیاوا لێیتی بە کاچی خۆم برێن مونکە لێیتی زۆر باشە ئەمانە سەیدەکان و لەو لە بەرەبابی شێخ ئیسان لەو چوار کوڕن وەیان باشە مام عەزیز ئەمن پرسیارێکمەیە هەردووکمان دەگەڕین بۆ ساڵەکانی چلەکان و پەنجاکانی سەدەی ڕابردوو دەڕێن لە گوندی گۆمەتاری ئەو هەیە بۆ حوجری فەقیان هەبووە بەبیرم دێ حوجری فەقیان هەبوو مەلای گوندی دەرسی پێ دەگوتن نەچوونە ماران هێواران مەرزەکان نەدەزانیت چن ناوەڵڵا هێواران دانگۆ ڕات بە ڕەحمەتتان لێبی ڕاتی فەقیان ڕاد و فەقیان نان و شیان دەدانێ و دەچوونەوە لە حوجرەی دایان خوارد باشە بە پارە دەیان خوێندی ئەوەی هەرمەلا لە گوندی بوو پێی دەگوتن و فەقیەکان هەر خەرچی گۆمەتار یا خەرچی گۆمەتار بۆ دایەکشان الحاج مەلا محەممەد مەشورە
خەچی بانی مارانێ دەیناسم زۆر لێرە بووە لێرکانیان ئەی مەلا فەقێشتکە لێرە بوو ئەوش هەر نای مەلا محەممەد بوو ئەمری خوای کرد بە زاهێری باشە لێرە کە ئەو فەقەیە دەهات پیان دەگوت سوختە پێم وابێ دوای سوختە دەبوو مستعید وەیە دوای مستعید دەبابستە لە شاری بخونی دەرسی باشکە لە گوندی گۆمەتار ئیجازەی مەلایەتیان دەدا نیان دەدا دەچونە کێندەر لە هەولێرێ کۆیێ دەچونەکن مەلای گەورە دەبات دەرسی بخونن تەواو ئەودا دەبوو دوانزە علم حرامان دەدانێ و درازان دەدانێتەوە باشە زۆر باشە لێرە دۆرەکەی پێڵن دۆری ئاشان دۆری ئاشان لە سکر ڕووباری لە ڕووباری دێگەری دەستە خوارێ دۆری ئاشانە چەند ئاشی لەسەر بۆ ئاشک دەخوارێ بۆ ئیشق تەهای بووە ئەلحانەشین ئەو نما دوو ئاش هەبوو لە دێگەرەی ئاشی ئاوەیە ئاشی ئاوێ دوو ئاشی لە دێگەری ئاوی هەبوو یەکیان ئاشی حاسی دەحمەدی بوو سماخشنی ئەو بەرەی ئەتو دی بووت کە ئەمن دیتم ئەمن لە خۆم ئاشی لە خۆم تومە ئاشم لێکردی باراشم لێکردی هاتیم بووە باشە ئەتو پێم بڕێ بەرداشەکان چێ دەیتراشین و چێ ئەوەی نازانم ئەمن نەمدیتێ نازان وەستای هەبوو وەستای خۆی هەبووە ئەدی ساران دەبووە بیراز بکرایە دا بیرازەکە مارێ محەممەد ڕستوکان پێدەگۆ مەنگوڕ بوون هاتبوون ئەو مەملەکەتەی وەستای زۆر چاک بوون ئەوان دایان کرد ئەوان دایان کرد دانگو بەرێ مارێ مەنگوڕی مام عەزیز بە پارە بوو یا بەمزەی بوو مەمزە بوو کاک مزت چە ئەو شتێکیان دانابوو لە گەنەی گەورە چار لۆ فەلاحی تێ دەکرد مزەشان و خۆدە جڕاوە زۆر باشە جاران دەزانی چ دەهاتە گوند دۆم دەهات خەڕات دەهات ئەوەی سونەتی منداری دەکرد دەهات لە تورکیا سونەتی منداران دەهات دەگۆ سونەتی منداران سونەتی منداران عالە منداری دەبرد سونەتی دەکرد و بە پارە بوو بە پارە بوو عادی خەڕاتوانە دەهاتن دۆم دەهاتن ئەوان دۆم دەگەڕان مەسەلا نانی ئاخرەکردەوە پار ئاخرەکردەوە دەرمان چاو شەکر و آخر ئەوان ئەوە خوانچیان پێ بوو دایان فرۆشیان پێ بوو ئەوانە پێ گرەسەریان پێ بوو دایان فرۆش ئەوانەوە نیە وڵا گرەسەریان پێ بوو باشە خوانە و ئەرەمان پێ بوو باشە وەستای خانیتان هەبوو وەستای خانەکان چی بوو لێرە ئەوێ زیابەی دەیکرد حاجی ئەمەزیاد بوو بەکات خمبرێ مافەقی حوڵا هەبوو مافەقی حوڵا دیواری دەکرد کۆشتی سێ قات لە سێک دەکرد قات لەسەریە ئەرێ وەڵا ئەوە بەزبارەی بوو یا بە پارە بوو بە پارە بوو کرێکانا ئەو جارە ئەوەی ئەو بەردانەی دەکرا ئەدی سەری ئەوە قڕ بوو دار بوو پوشیان داش سەری و خلاص زۆر زۆر ڕاستە ئەدی ئاگردان هەبوو بەر ئاگردان هەبوو بەر ئاگردان هەبوو هێواران عیلەکە شیو لێ دەنا مندارەکان لە دەوران لێدا ئەوە شیوەکە دەکرا لە دەوری ئاگرەکەی دەستوڕان دەورە ئاگریان لە دەوری ئاگرەکەی دەستوڕان سەرمان نەبی ئەی حەلی مامتەها چی بوو لێرە لە گوند حەلی مامتەها سەرتاش بوو چ ئەرامەش پێ بوو جزانش پێ ودا دوو زاری بەدەستی خۆدا دەیناو دەگۆ بینە کوڕم سەر تراشم بە پارە ناوەڵا بە بەلاش دەیتراش دەگۆ خێرەوە سەری مندارم تاژێ باشە سەر دەبڕی خینی داهاتە خوارێ دەگۆ قسان نەکەی ها لۆکە کشتێکی نەدەدا ئەو عزیز وەرە ئەمن تۆ لە ساڵی 53 پستەکە بوو پست جاپیان و پاسی دار پستی حەمەد مەروانی مەشهور بوو لە کۆیە دەڕۆی لۆ هەولێرێ حالم لێرە ئەوەی بچوو بە هەولێرێ هەموو بە کار و کاروان دەچوو فەقیر و پارەی نەبوو تو حەقی تڕمێلی بدا بەخوا ڕاست ئەدی بەکەرە دەچوو بە وراغی دەچوو یعنی ئەوت بە چای خۆت دیتوە پستی حەمەد مەروانی بە چای خۆ لە گوندیوە جوو هەبوو جوولەکە هەبوو ئەسرە جوو بوو ئەلێرە بوو لە خانی مارە عاتیفەقی قادری قاشی دروست دەکرد قاتی دروستەکە قاتنا قاشی بژنا بەزی خۆ ناکەن سێن و لۆ مێلو لەمدی خۆ دەکەن ئەوانەی هەبوو بە کوردیش قسەی دەکرد ناوی چ بوو نای ئەزرەجوو بوو ئەزرەجوو ئەتو دی بوو لە خۆم سەرتاکردی ئەها لە ناو کووردا ئەوە هەیە سەیریکە کوردی مسلمان هەیە کوردی جوو هەیە کوردی دیان هەیە کوردی ئێزدی هەیە ئەمانە هەمووی کوردین ئێمە قومیت بەڵام بەدین جیاوازی لەگەڵەکەمانتریشمان خۆش ئەوێنیە ئەمن ئەوەی کوردبی لە هەموو ئەدی دیان هەبوو لێرە دیان نییە لێرە بەڵام ێزیدی هەبوو لێرە ئێزیدیش نەبوو لێرە با ئەی شێخان چێن شێخان ئەوانە وەچ لەو لە ڕاتینە بسوورمان بوونا لەسەر دینی وان نمانە بابە عەلی قەساب هەبوو بابە عەلی قەساب هەبوو ئەرامەش کڕی بوو چ بۆ شاران چوو بە شاران ڕادوێنێ شکر بدان و گۆلچی لەبەرە
حیرانە و مەرانە لەگۆ داهنگۆ کوور ئیخباری دەدا داگۆ لە بەغدای قسەێک لێ وەرەگی داهنگۆ ئەرێ پیاوەکمان هەبوو ناوی مامیا بەدە حەجا کو وەردەگری لێوێن دەڕادێت تێرە ئەو پیان دەگو کەرە گۆلک واری هەبوو وارەچ هەبوو فدانە چارسەر دێخست و ئەوە وارەکە دەنجی داهات لە هەموو کەس هەرامە دەنجی داهات ئەتوو کە مندار بووی کەلایەنت دەکرد ئەرێ وڵا کەلانی ئەوان دەکرد بە پارە چی بوو کەلایەن و کۆلەمستانێ و کەرەمستانی خاشوانێ چییە قاشەوانێ یەک و دارمان بەدە زۆ بوو گوۆیەکماندا دەنا لێرە لێمان دەدا قۆرتەکی لێ دەدا قۆرتەکە ئەوە داگ بە قۆرتەکە شەو لە وەرانی داوی تۆز و جیمامەریان شێشتاوێ خۆی دەکرد لە وەلاوێ خەپەریان ئامن دەستێ بە نەباری کەران و سۆرێ گورگوران دەگردم هینا خوارێ ببن و بنە ڕەشوانێ مار بێرایان لە من دەگرتەوە دەغڵدانێ وراتی سەجێ ئەقانی دەبا بێتەوە کانەکەی بەرماراوەشی دەگرتەوە کار و کارمامزایان لێرە لە وراتی کۆیە ئێرە ناوچەی شێخانە شێخانەکان ئەوانن کە ئێستا لە ناوچەی قارکەرم شێخان هەیە لە کەرکک شێخان هەیە لە ناوچەی سلێمانی هەیە ئەمە ئەو شێخانن کە لە داسنیەکان پەرتەوازە بوون و بوون بە ئیسلام سەیدەکانیش خۆیان دەڵێن ئێمە سەیدی بەرزنجین و لەنەوەی ئیسا و موساین شێخ ئیسەی کوردەواری و شێخ موسەی کوردەواری ئەوە تا مێژومان بۆ باسکردن و ژنانیش باسی شەغرە و دروێنە و باسی ئاوی ساردیشیان کرد پیاوەکانیش باسی ژیانیان کرد ئیدی لێرە ماندوین دەستی جوتیارەکانی گۆمەتاڵ ئەوشین و پیان ئەڵێن لەگەڵ ئێمەیە لەگەڵ میلەتەکەتانە ئاسایشی خۆراک دروستکەن بۆ نەوەکانی دادێ لە هەمان کاتدا بە هەموو گوندشینەکانی کوردستان ئەڵێن هەندێک هاتوو چۆر ڕاگرن لەگەڵ گوندەکانی تر با نەخۆشی کڕۆنا لێمان دوورکەوێتەوە ئێستا وا وردە وردە خەریکە لێمان دوور ئەکەوێتەوە لێرە لە گوندی گۆمەتاڵ لە ناحەی دێگەڵا لێرە شەر پێڵەن شۆڕش لە چەمچەماڵیش ناحەیەکە هەر پێڵەن شۆڕش کۆتایی بەرنامەی ئەمجارین هەتا بەرنامەیەشتر و ژیانۆیشتری کوردستان هەمومان باش دەزانین دەڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو هەر لێرەوە لە گۆمەتاڵەوە لە بناری ئەو زوورگی چیایی باواجیەوە سڵاو ئەنێرم بۆ باوە گورگوڕ و پێی ئەڵێم بەم زستانە دەستە گەرمەکانە دەوشم بە داقوق و خورماتوش ئەڵێم بەڵام لەسەر و هەمووشانەوە بە خانەقینی کوردستان و کوردستان و کوردستان ئەڵێم سڵاو ئەڵوەن سڵاو خانەقینی کورد خانەقینی کورد ئێمە تۆمان خۆشەوێت بمێنن بەخێر